ئاڵۆزیە سیاسیەکانی هەرێم و تێکچوونی پەیوەندی نێوان حیزبەکان بە تایبەت لە دوای ساختەکاری ئاشکرا و گەورەکەی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق گەیشتۆتە ئاستێک کە جەژنیش نەیتوانی دەرگایەک بەڕووی چارەسەرکردنیاندا بکاتەوە. جەژن کە دەرفەتێکە بۆ ئاشبوونەوەی نێوان لایەنە ڕەنجاوەکان و دەواازەیەکە کە زۆر جار لەلایەن سیاسی و حیزبەکانیشەوە وەک دەستپێکێک بۆ چارەسەری کێشە سیاسیەکان کەڵکی لێ وەردەگیرێت. بەڵام ئەم جارە بەستاڵەکی نێوان سیاسیەکان هێرم هێندە ئەستورە کە ئەم هەتاوی جەژنەش نەیتوانی کەلێنێکی تێبخات تا لێەوە دەلاقەیەک بەڕووی ناکۆکیەکانی نێوانیاندا بکاتەوە. لە ساڵانی ڕابردوودا سەرڕایبوونی کێشەی گەورە لە نێوان حیزبەکان بەڵام بەرپرسانیان سوودیان لە هەر بۆنە و جەژنێک وەردەگرت بۆ نزیک بوونەوە لە یەکدی و لە ڕێگەی پیرۆزباییەکانەوە غڕوری سیاسی خۆیان دەشکاند و ئەگەر بە شێوەیەکی بنەڕەتیش نەبووایە ئەوە هەر چارەسەرێکی کاتیان بۆ ناکۆکیەکان دەدۆزیەوە. بەڵام ئەم ساڵ پەیوەندیەکان تا ئەستێک سار بوونەتەوە کە بەیاننامەی پیرۆزبایی جەژنیش لە نێوان سەرکردەی حیزبەکان ئاڵ و گۆڕ ناکرێت. هۆکاری سەرەکی تێکچوونی پەیوەندی نێوان حیزبەکان تا لووتکەی دابڕان لە یەکتری مامەڵەی خراپی دوولایەنە دەسەڵاتدارەکەی هەرێمە کە دەیان ساڵە بە ناوی پاراستنی یەکڕزی نیشتیمانی و بەرژەوەندی گشتیەوە شەرعێت بە گەندەڵی و نادادپەروەریەکانی خۆیان دەدەن و دوجار دۆخێکیان خوڵقاندووە کە هێزەکانی دیکە بە ناچاری چوونەتە ژێرباری ڕاستکردنەوەی بەشێک لە کێشەکان و بەلای کەمەوە یەکڕیزی و ئاشتەوایی ناوخۆیان پاراستووە چونکە نەیانویستووە وەکو لایەنە دەسەڵاتدارەکان بێباکانە مامەڵە بکەن و سیاسەت و ئابووری و ئاسایشی هەرێم زیاتر بکەوێتە بەردەم هەڕەشەی لاوازبوونەوە. بەڵام نادیموکراسی بوونی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێم لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی 12ی ئایاری عێراق گەیشتنە لووتکە و بە کودەتا ئەلکترۆنیەکەیان بەسەر ئیرادە و دەنگی خەڵکدا هیچ مانایەکیان بۆ پرۆسەی سیاسی و دیموکراسی نێشتەوە و بربەسێکی وایان لە نێوان خۆیان و خەڵک و حیزبەکانی دیکە دروست کردووە کە تێکشکاندنی ئەستەمە. لەم ساڵدا دوو جەژن و چەندین بۆنەی کۆمەڵایەتی و سیاسی دیکە نەیانتوانیوە نزیک بوونەوەیەکی ڕاستەقینە لە نێوان حیزب و سیاسیەکانی هەرێم بهێننەکایەوە کە ئەمە جگە لەوەی ئاڵۆزی پەیوەندی نێوان حیزبەکان و نائومێدبوون لە سیاسەتی دوو هێزە دەسەڵاتدارەکە ڕنگدانەوەی لەناو کۆمەڵگەشتدا بوو و ئەوڵاتیانیان بە تەواوی بێ ئینتیما و نائومێد و پەرتەوازە کردووە. هەموو ئەو شکستانەی لەسەر ئاسی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی بەسەر هەرێمی کوردستاندا هاتووە بەرەنجامی مامەڵەی خراپی دوو حیزبە کە هەمیشە بەرژەوەندی خۆیان خسۆتە پێش بەرژەوەندیە گشتی و نەتەوەیەکانەوە و شەڕی سەرەکیشیان بۆ مانەوەی خۆیان بووە لە دەسەڵات بە هەر نرخێک بوو بێت. ئەو بارودۆخەش پێویستی بە وەرچەرخانێکی گەورە هەیە تا ئیرادەی سیاسی بۆ هەرێم و شکۆ بۆ دانیشتوانەکەی بگەڕێتەوە.